دیارە خۆتان نەزان بە درێژایی مێژوو گەلی ئێمە لەسەر خاکەکەی خۆی ڕوبەڕووی داگیرکاری بۆتەوانێ لەگەڵ ئەوە شابەرەنگاری و بە هەموو شێوە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ داگیرکەرانە ڕوویەوە ئەمان ئەیانەوێ وڵاتەکەی ئێمە بە هەموو سەرۆت و سامان و بە هەموو ئەو بوونەی هەیەی بیسڕێتەوانێ و بۆ خۆیان لەسەر خاکی ئێمە جێگە بگرن و وەکو مرۆڤێکی پلە دوو لە ئێمە بڕوانن بۆیە گەلی ئێمەش هەمیشە ئەوێ لەژێر ئەو داگیرکاریە خۆی ڕزگار بکە ئەم کەمپینە گرنگیەکی خۆی هەیە دیارە لە هەموو جیهانە ئەم کەمپینە دەستی پێکردووە بۆ ئەوەی کە کۆتایی بە داگیرکاری بێنن یعنی ئەگەر ئەمە هەزاران ساڵم داگیرکاری هەیە ترە بێت لە خاڵێکە کۆتایی پێبێت گەلی ئێمە گەلێکی هوشیارە گەلێکە کە داگیرکاری قبول ناکات مافی خۆیەتی بە ئازادی بژی بە دیموکراتی بژی لەگەڵ گەلانی ترە یعنی ئێمە گەلێک نین هێرش بەروین ئێمە گەلێکین بەرگری ڕەوا بە بنەماگرین لەسەر خاکی خۆمان بۆیە پێویستە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا خاوەن دەرکەون لەم کەمپینە ڕۆشنبیران مامۆستایان نووسەران هونەرمەندان هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا گرنگە کە لەم کەمپینە خاوەن دەربکەوێت بۆی بتوانین ئیتر کۆتایی بەم داگیرکاری سەر خاک وڵاتی خۆمان بێنین یعنی بەڕاستی شەرمەزاریە شوورەیە بۆ ئێمە گەلێکین هەزاران ساڵە تاریخمان لە زۆربەی زۆری گەلانی ئەم ناوچەیە دێرینترە کەچی ئەوان هاتوون نایەڵن بە زمانی خۆمان قسەیان نایەڵن کەلتوری خۆمان بەڕێوە بەرین بەر لەوەی کە خۆتان نەزانن یعنی داگیرکەران بۆ خۆیان تەمایان لە سەرۆت و سامانی وڵاتی ئێمە هەیە ئەوەی کە وای کردووە کار ئاسانی بێ بۆ داگیرکاریە بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە کە بەهۆی بەرژەوەندی ئابووری و دەسەڵات خوازیەکانیان ئەبینین هاوکاری داگیرکەران ئەکەن لە کاتێکا داگیرکەران هیچ وەفایەکیان بۆ هیچ کەسێک نییە بە باش و بە خراپەوانێ ئەگەر لە قۆناغێکا باشەکان لە ناوبەرن لە قۆناغی دۆمە خراپەکانیش لە ناوە بن ئەوە ئەزمموی مێژوو سەلمان دوێتی بۆیە ئەبێ دەسەڵات خوازان بە شێوازێکی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەزمون وەربگرن لە مێژوو بەسە ئیتر هاوکاریکردنی دەوڵەتە داگیرکەرەکان بەسە تاوان بەرامبەر بە گەلی خۆت بکەیت چی گەلێکەیە چی دەسەڵات دارێکەیە کە دش بە گەلەکەی خۆی بچێتە سەنگەرەوانێ ئەمە بەڕاستی کارێکە کە نەناو هیچ نەتەوەیەکان نییە بەداخەوە هەتا ئێستا لە ناو نەتەوە ئێمە درێژەی هەیە لە ڕاستیە دژمنانی ئێمە لە هەموو لاکانی کوردستان دەستیان کردووە بە داگیرکارێکی بەرفراوان وەک لە کەمپینەکە باسکرا ئامانجیشان داگیرکردنی کوردستان بەگشتی و ئامانجیان سەرکوتکردنی دەنگی ئازادیە و زۆر گرنگە میلەت ئێمە میلەتێکی هۆشیارە و چون ئێمە بەڕاستی لە شیرینی خەواین ئەوان پلانێوان هەیە داگیرمان کەن و قڕمان کەن ئێمەش دەبێ هەوڵ بین بەگژەم داگیرکەریا بچوینەوە بەشداریکردن لەم کەمپینانە زۆر گرنگە بۆیە داوا لە هەموو چین و توێژەکان هەموو گەنج بە چەمەن مناڵ بەشدار بین لەم کەمپینانە بۆی بۆ داگیرکەرانی بسەلمێنین ئێمە میلەتێکین زیینوین و هیچ میلەتێکی کە ناتوانن داگیرمانکەن و بەشداریکردن کارێکی گرنگە و تا بتوانین گرنگە بەشدار بین گرنگە ئەگەر تەنسیقێک پێکەوەی کارکردنێک هەبێ پێم وابێ لە ئەو چوارچێوەیەشە یەکێک لە هەدەفەکانی ئەمانیش هەروایە هەم لە گەڵ پارچەکانی ترە هەم لە ئەوروپا بۆ ئەو مەسەلەی داگیرکاری کە لە باشووری کوردستان لە پارچەکانی تر بەڕێوە ئەچێ گرنگێکی خۆی هەیە و پێم وایە تەنسیقێکی ژێبێ ئەو تەنسیقەش ئەبێتە ئەنجامگیریەکی باش و ئەتواندرێت سەرکەوتنێکی باش بەدەست بێ من پێم وایە ئەم قۆناغا گەیشتوەتە قۆناغێک ئیتر کاتی یەکگرتنە کاتی ئەوەیە گەلی ئێمە لە هەموو نەهامەتیەکان بە تایبەتی برسیەتی قڕکردن داگیرکاری چۆن ئەڵێ بەشێک لە خۆفرۆشی لە ئەوانە گەیشتوەتە ئەو ئاستەی ئیتر گەلی ئێمە پێویستی بە یەکگرتنێک هەیە پێویستی بە یەکێتێکی نەتەوەیی هەیە پێم وایە ئەم هەڵمەتانە هەنگاوێکی باش یەکگرتنی گەلی کورد یەکێتی نەتەوەیی ئەباتە پێشەوانێ یەکێکیش لە هەدەفەکان ئەوەیە